بەشی چوارمی راپۆرتی سیاسی بە کۆنگرەی سێنزدەهەمی حزبی کۆمۆنیستی ئێران. بینەرانی عزیز، لە بەشی سێمی ئەم راپۆرتە بڕگەی بێدا تیژ خرایە سەر بارودۆخی سیاسی ئێستا و ئاسۆی داهاتووی ئێران. ئێستاش لەم بەشەی راپۆرتەکەدا سەرنجتان بۆ بیستنی درێژەی ئەم بابەتە ڕادەکێشم. خاڵی شەشم، پرسی ڕێکخراوبوون و پێکهاتنی ڕێکخراوە لە بنەڕەتدا بەهۆی دیکتاتۆری و سەرکوتی پۆلیسی هەتا ئێستاش فۆرم و شێوازە سەرەتاییەکانی خۆی ئەزموون دەکات. ئەگەرچی شایەتی پێکهاتنی ڕێکخراوە کۆمەڵایەتی و مەدەنیە سەرتاسەریەکان نین، بەڵام جەماوەری ناڕازی لە پرۆسەی خەبات و بەرەوڕووبوونەوە لەگەڵ ئەم ڕژیمەدا فێر بوون کە چۆن بە تێکشکاندنی دیواری سەرکوت و خەفەقان لە شکڵی کۆڕ و کۆبوونەوەدا خۆیان نیشان بدەن. جگە لە بوونی ڕێکخراوەکانی وەک سەندیکای کرێکارانی هەفتەپا، سەندیکای کرێکارانی شرکەت واحد، شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی فەرهەنگیانی ئێران، کومیتەی هەماهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، کومیتەی بەدواداچوون بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، شۆڕای هەماهەنگی، ڕێکخراوی کرێکارانی فولاد، هێڵی ئاسن، پەرستاران، کۆڕ و کۆمەڵەی کرێکارانی ناڕازی، ڕێکخراوەکانی خانەنشینان، گروپە وەرشیەکان، ئەندامانی یانەکان، گروپەکانی شاخەوانی، گروپەکانی پاراستنی سروشت و ژینگە، کۆڕ و کۆمەڵە خوێندکاریەکان، هاوگەڕەکیەکان، کومیتەکانی هەرەوەز و هاوکاری جەماوەری لە کاتی ڕوودا و کارەساتی چاوەڕوان نەکراوی وەک پەتای کۆڕۆنا، بوومە لەرزە و لافاو و هیتر، کۆبوونەوەکانی دایکانی دادخواز بوونیان هەیە کە بەشداربووانی ئەم بزوتنەوانە بێبەشترین بەشی کۆمەلگا، بێکاران، کرێکاران، مامۆستایان، پەرستاران، کەم داهاتەکان و دانیشتوانی پەراوێزی شارەکان پێکدەهێنن. بوونی ڕێژەیەکی زۆر لە ژنان وەک ستەم لێکراوترین بەشی ئەم کۆمەلگایە لە ڕیزی پێشەوەی ناڕزایەتیەکان وەرچەرخانێکە کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا گەیشتۆتە لووتکە. خاڵی حەوتم، بزوتنەوەی ژیناکە لە کوردستانەوە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد، سەرڕای دامرکانەوەی خۆپیشاندانەکانی سەرشەقام لە فۆرم و شێوازی جۆراوجۆردا هەروە بەردەوامە و ئاستە جۆراوجۆرەکانی کۆمەلگای گرتوتەوە. ئەم بزوتنەوەی بە گرتنەبەری تاکتیکی نێ لەسەر بەدواداچوون بۆ داخوازیەکانی لە بوارەکانی ژن و ژیان و ئازادیدا بە شێوازی نوێ بەردەوامە. ئەوانەی باز لە شکستی ئەم بزوتنەوەی دەکەن ئەوانن کە یان هیوایان لەسەر سەرکەوتنێکی خێرا هەڵچنی بوو، یان ڕەوتگەلێک بوون کە هەوڵیان دەدا بە بەکارهێنانی ئەم بزوتنەوەیە وەک ئامرازێک ڕێگە بۆ دەسەڵات گەیشتنی خۆیان خۆش بکەن. پاشەکشەی ئەم بزوتنەوەیە لەسەر شەقامەکان کارێکی وشیارانە بوون، چونکە بەردەوام بوون لەسەر تاکتیکێکی لەو شێوەیە قوربانی زۆری لێ دەکەوێتەوە. هەر بۆیە پێویست بوو ڕێگەی نوێ بدۆزرێتەوە و بگیرێتە بەر. یەکێک لەو ڕێگایانە دەکرات تاکتیکی مانگرتنی گشتی بێت کە لە بزوتنەوەی شۆڕشتیڕانەی کوردستان بە شێوەیەکی کاریگەر کەڵکی لێوەرگیرە. ئەم بزوتنەوەیە یەکێکە لە گەورەترین بزوتنەوە سیاسیەکانی مێژووی هاوچەرخی ئێران. ژنانی چاونەترس و گۆیری ئێران بە پشتیوانی پیاوانی یەکسانی خواز، سەرپۆش و حیجابی ئیجباریان وەک سیمبولێکی ئایدۆلۆژی دەسەڵاتی ئیسلامی خستە ژێرپێ و جلوبەرگی دڵخوازیان جێخست. لە دروشمی ژن ژیان ئازادیدا خەبات لە پێناو نانیان بە خەبات لە پێناو ئازادیەوە گرێدا. ئەم بزوتنەوەیە قەیرانی ناوخۆی دەسەڵاتی قوڵتر کردەوە. دەستپێکی شۆڕشی ژینان لە کوردستانەوە و دەنگدانەوەکانی لە بلوچستان و ئازەربایجان لەگەڵ خەڵکێکی کە بەدەستەمی نەتەوایەتیەوە دەناڵێنن، هاوپشتی و هاوخەباتی جەماوەری ستەم لێکراوی بەهێزتر کرد. دیواری ترس و خۆف لە ڕژیم تێگڕوخاو بوێری و چاو نەترسی لەسەر ئاستی کۆمەڵایەتی پەرەیسەند. بزوتنەوەی دادخوازان بوو بە بزوتنەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی. ئەم بزوتنەوەیە دەنگدانەوە و ڕنگدانەوەیەکی جیهانی بەدەستهێنا و پەیامی خۆی لە ڕێگای دروشمی پڕناوەڕۆکی ژن ژیان ئازادیەوە گەیاندە گوێی خەڵکی جیهان. گۆڕانکاریەکی کە ئەم بزوتنەوەی لەسەر ئاستی فەرهەنگی لە کۆمەلگادا هێناویەتیە ئاراوە حاشا هەڵنەگرە. بە دڵنیاییەوە دەتوانین بڵین کە شۆڕشێکی فەرهەنگی لە بیر و مێشکی کۆمەلگادا ڕوویداوە. بابەتی هەڵاواردنی سیستماتیکی ئاینی سەرمایەدارانە لە دژی ژنان، قەتڵی ناموسی، مافی جیابوونەوە، ئازادی جلوبەرگ،
ئازادی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و مافی هەڵبژاردننی هاوبەشی ژیان و دیفاع لە مافی پەلکەزێڕینەکان بوونەتە گوتارێکی کۆمەڵایەتی سیاسی. بە چاوخشانێک بەسەر ئەو ئاستە زۆرەی بەرهەمە ئەدەبی و سینەمایی و هونەریانەی کە لەو ماوەیەدا لە ناوخۆ و دەرەوەی وڵات بەرهەم هاتوون بە بەراورد لەگەڵ قۆناغەکانی ڕابردوو بەسە بۆ ئەوەی دەرک بە واقعی ئەو شۆڕشە فەرهەنگیە ئومێد بەخشە بکەین. جگەلەوەش دوا بە دوای هێوەربوونەوەی بزوتنەوەکە لەسەر شەقامەکان جموجۆڵی بزوتنەوە داواکاری تەوەرەکان بە خێرایی و هێزێکی زیاترەوە سەریان هەڵدا. ناڕەزایەتی کرێکاران، خانەنشینان، پەرستاران، دادخوازان و خۆڕاگری قارەمانانەی ژنان لە دژی حیجابی ئیجباری هەمویان لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیاندا درێژەی بزوتنەوەی ژن ژیان ئازادین. خاڵی هەشتم لە وەڵام بەم بارودۆخەی ئێستای ئێران دوو ڕەوت بە شێوەیەکی هاوتەریب خەریکی شکڵگرتن و پەرەسەندنن. یەکەمیان پرۆسەی شۆڕش بۆ پێکهێنانی گۆڕانکاری بنەڕەتی لە پێکهاتەی دەسەڵاتی سیاسی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا. بنەمای کۆمەڵایەتی ئەم ڕەوتە بریتین لە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و نەتەوەستەم لێکراوەکانی تر، مامۆستایان، خوێندکاران، دادخوازان، پەرستاران، خانەنشینان، خەڵکی ئازادی خواز، ژنان و لاوانی بێزار و وەتەنگ هاتوو لە دەست ڕژیم. استراتیژی ئەم ڕەوتە پشتبەستووە بە وشیاری، خەبات و تێکۆشان، ڕێخستنی جەماوەری و حیزبی و شکەڵپێدان بە ڕێبەریەکی جەماوەری. گەشەکردن و بەرەو پێشچوونی ئەم پرۆسەیە لە هەموو ئەم بوارانەدا بەرچاو دەکەوێت. ئاخێزی مانگی بەفرانباری 1396 هەنگاوێکی بنەڕەتی بوو لە بابەت و وشیاری و باشتر تێگەیشتنی جەماوەری خەڵک سەبارەت بەم ڕژیمەیە. سندوقی دەنگدان و مەسەلەی ڕفۆرم لە ناو ڕژیم و وەهمەکانی تر بایەخیان نەما. لە ئاخێزی خەزەڵوەری 1398دا شاهدی شێواز و فۆرمی وشیارانەتر بووین لە تاکتیک و ڕێخستنی جەماوەری لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژیمدا. ساڵی 1401 لە شۆڕشی ژینادا بەرنامەیەکی ئەرێنی سەلماو کە کوردکراوەکەی لە دروشمی ژن ژیان ئازادیدا بوو جێگە و پێگەیەکی کۆمەڵایەتی بەدەستێنا. شۆڕشی ژینا لە چوارچێوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا درێژەی پێدرا. لە ئاکامی پێشڕەویەکانی داهاتووی ئەم ڕەوتەدا هێزە پێشڕەوەکانی کۆمەلگا سەر هەڵدەدەن، چەپی کۆمەڵایەتی لە شێوازی ڕێکخراوە جەماوەریەکان، تۆڕە جەماوەری و حیزبە چەپەکاندا پێدێنێتە ناو گۆڕەپانی نەبەردێکی چارەنووسازەوە، هاوسەنگی هێز هەنگاو بە هەنگاو بە قازانجی بەرەی شۆڕش دەگۆڕدرێت و قەیرانەکانی ناو حکوومەت و دەسەڵاتی سیاسی قوڵتر دەبێتەوە. هەمووی ئەمانە سەرنجام دەتوانێت شۆڕشێکی ڕزگاری بەخشی لێ بکەوێتەوە. ئەوەی کە ئەم پرۆسەیە چەندە دەخایەنێت تا ئەنجامی کۆتایی و گەیشتن بە ئامانجەکانی ناتوانرێت بەڕوونی پێشبینی بکرێت، بەڵام ڕەوتێکی هەبوو حاشا هەڵنەگرە و هەر ئەم بوونە ڕاستەقینەیە کە لایەنی بربڵاوی ئۆپۆزیسیۆنی بورژوازی و تەنانەت خودی ڕژیمی دەسەڵاتداریشی ناچار کردووە بیر لە دۆزینەوەی چارەسەرێک بکەنەوە. بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ حکوومەتی ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی ڕاست بە مەبەستی لە ناوبردنی پۆتانسیێلی شۆڕشگێڕانە پێویست بوو لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیە دادخوازیە تەوەرەکان جەخت بکرێتەوە. ئەم بزوتنەوانەی کە هەم ئەمڕۆ دەردێک لە دەردەکانی زۆرینەی کۆمەلگا کەم دەکەنەوە و هەم لە داهاتووشدا دەتوانن بە ڕێخستنی جەماوەری و پێکهێنانی ڕێکخراوە گەلێکی بەهێز بربەستێک بن لە بەرامبەر هەر هەوڵێکدا بۆ بەلا ڕێدابردنی شۆڕش و لە هەمان کاتدا داواکاریە مافخوازانەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە ئاکام بگەێنن. دووهەمیان ڕەوتی بورژوا لیبراڵ. ئەم ڕەوتە دەیەوێت بەبێ پەنابردنە بەر شۆڕش سەرمایەداری ئێران لە داوی ڕژیمی کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی بورژوازی ناتەقلیدی ڕزگار بکات. بە واتایەکی تر پێکهاتەی بەرهەمهێنانی هەڵاواردن، چەوسانەوە و نایەکسانی هەروە بمێنێتەوە و تەنها ڕوخسارە سیاسیەکانی ناو دەسەڵات بگۆڕدرێت. کەرەستەی پێکهاتنی ئەم ڕەوتە لە ناو چینە جیاوازەکانی ڕژیمدا فراهەم بووە. بە درێژایی چەندین ساڵ و تێپەڕبوونی کات و کەمبوونەوەی ڕۆڵ و کاریگەرینەوەی کۆن، نەوەیەکی گەنج دەرکەوتووە کە بیر لە پەیوەندی ئایدۆلۆژی ناکاتەوە، بەڵکو بیر لە بەرژەوەندی مادی و ئەو سامان و دەسەڵاتە دەکاتەوە کە دەستی پێڕادەگات.
دوورکەوتنەوە و پاکسازیە یەک لە دوای یەکەکان لەوانە ڕفۆرمخوازانی ناوخۆی ڕژیم لەگەڵ گەنج لە بەرپرسانی سوپای پاسداران و ئارتەش لە پشت پەردەوە و هەروەها بەڕێوەبەرانی بەشدار لە پرۆسەی بەرهەمهێنان کە دەستەی گۆڕینی ڕژیمیان لەناوە پێکهێناوە. ئەم ڕەوتە بوونی واقعی و نفوذ و کاریگەری خۆی لە سەردەمی سەرهەڵدانەکانی ناسراو بە بزوتنەوەی سەوزدا نیشاندا. دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتەکانی ڕۆژاوا هیوای خۆیان لەسەر ئەم ڕەوتە هەڵچنیوە و بە ئاشکرا و بەنەهێنی پشتیوانی لێ دەکەن. هۆکاری پشتیوانیکردنی ئەمریکا و ڕۆژاوا لە ئۆپۆزیسیۆنی بورژوا لیبراڵ لە بەرژەوەندیە نێودەوڵەتیە ژێۆپۆلیتیکی و ئابووری و سیاسیەکان و پاراستنی ئەم نەزمە نایەکسان و چەوسێنەرانەدایە. ئەم پشتیوانیە بێدەریغەی ڕۆژاوامان لە شۆڕشی 1350دا ئەزمون کرد، جێگایەکی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕۆڵی یەکلاکەرەوەیان لە بەدەسەڵات گەیشتنی خومینی و ڕەوتی ئیسلامیدا هەبوو. ئۆپۆزیسیۆنەکانی لایەنگری ڕۆژاوا لە دەرەوەی وڵاتیش دڵیان بەم ڕەوتە خۆش کردووە و لە هەوڵی بەدەستهێنانی پێگەیەکدان بۆ خۆیان لە ناو ئەو ڕەوتەدا. لە سەردەمی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژیان ئازادیدا هەندێک لایانی هەوڵەکانی ئەم بەشە لە لیبراڵەکانمان ئەزمون کرد. ئەوان لە ڕاددە بەدەر لە شۆڕشێکی کۆمەڵایەتی سیاسی دەترسن. بۆ نمونە بەردەوام باس لە مەترسیەکانی شەڕی ناوخۆ و دابەشبوونی ئێران و ئاژاوە و بێسەروبەرەی دەکەن و هەوڵ دەدەن تەکلیفی دەسەڵاتی سیاسی لەسەرەوەی کۆمەڵانی خەڵکی شۆڕشگێڕ یەکلای بکەنەوە. وا دەچنە ناو پرۆسەی سات و سەودا یان دڵ بە پشتیوانی نظامیەکان دەبەستن.